إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. بەڕێزان خۆشحال لە وانەی 33 لە زنجیرەوانەکانی تەسکیە بە خزمەتتان بگەمەوە بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادان و ئەوەی ئازیز سوودی لێوە بگرن ئینشاء الله. لە چەند وانەشی ڕابردوو باسمان لەوە کرد کە بەگشتی خۆراکە بەسوودەکانی دڵ و هەروها ئەو دەرمانانەی کەوا شیفای دڵە نەخۆشەکانی تێدێ بریتیە لە ئەو تاعەت و عیباداتانەی کەوا خوای گەورە سوبحانه وتعالى فەرزی کردە لەسەر بەندەکانی یاخود وەکو سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دوای فەرزەکان بریتین لەو هەموو تاعەت و عیباداتانە بەڕاستی هەمووی خۆراکی بەسوودن و هەروەها هەمووی شیفانە لۆ دڵە نەخۆشەکان. ئیتر لەوانە دوانمان باس کردێ هەتاکو ئێستا کە یەکەمیان قورئانی پیرۆز بوو، دووەمیشیان بە ڕۆژی بوون، سێمیان کە ئەوڕۆ ئینشاء الله تعالی باسی دەکەین بریتە لە بەخشین. بەخشین لە پێناوی خوای گەورە، ئەوجا بەخشین وەکو فەرز کە وەکو معلومە کە ڕوکنێک لە ئەرکانەکان کە بریتێ لە زەکات، لە دوای زەکاتیش ئەوجا بەخشین لە سەدەقات کە دیارە ئەویان بە پلە دوو دێتن. ئیتر بەڕاستی ئەویشیان هەروەکو ئینشاء الله لە خلالی نصوصەکانی قورئانی پیرۆز و هەروەها فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە دیار دەکەوێت کە فعلا ئەویشیان خۆراکێکی زۆر بەسوودە و هەروەها شیفایە لە بۆ دڵ و دەروونەکان. لە سەرتادا تەماشاکە لە سوورەتی ئەللەیل خوای گەورە کوو باس لە بەخشین دەکات، دەفەرمی فأما من أعطى واتقى وصدق بالحسنى فسنيسره لليسرى. دەفەرمی هەر کەسێک فأما من أعطى ببەخشی لە ماڵی خۆی و یاخود بەخشین بەگشتی کە دێن ئینشاءالله لە ئەخیر فەقرە باسی دەکەن کە بەڕاستی بەخشین تەنها لە ماڵ نییە، بەخشین لە زۆر شت لەوەی کەوا خوای گەورە پێی بەخشی لە ئیمکان دابیتن. ئیتر ئەوەی کە لێرەدا زانایان باسی دەکەن لە تەفسیر و ئاەتە زیاتر باز لە بەخشین لە ماڵ دەکەن پێش هەموو شتێک. جا خوای گەورە هەر کەسێک ببەخشی و هەروەها واتقا واتە خۆی بپارێزی لە گوناه و تاوانەکان وصدق بالحسنى، ئیتر ئەو بەخشینەی و ئەو خۆپاراستنەی لە گوناه و تاوان لەسەر چه ئەساسێکە؟ لەسەر ئەو ئەساسەی وصدق بالحسنى باوەڕی کرد بە الحسنى. زۆربەی مفەسرین دەفەرمون بریتە لە کەلیمەی لا إله إلا الله و هەروەها مقتەضەیات و پێداویستەکانی لا إله إلا الله و هەروەها دیارە لە نەتیجەی ئیمانهێنان بە لا إله إلا الله و بەو کار و کردوانی کە متعلقە بە لا إله إلا الله کەسێک کەوا پێی پابەندبی دەگاتە الحسنى کە بەهەشتە. وانێ لەبەر الحسنى لە جێگای دیکەش خوای گەورە وەسفی دەکاتن للذین أحسنوا الحسنى وزیادە، کەواتە الحسنى بە معنای بەهەشتیش دێ و بە معنای لا إله إلا اللهش لێرە دێ، لەبەرەوەی فعلا هەر کەسێک باوەڕ بە لا إله إلا الله و پێداویستەکانی لا إله إلا الله بینی ئەوە لە نەتیجە و ئاکامدا بە فەزلی خوای گەورە دەگاتە بەهەشتێش. ئیتر بەخشینەکەی و هەروە خۆپاراستنەکەی لە گوناه و تاوان لەسەر ئەو ئەساسەیەکەوە باوەڕەکی بەتێنی هەیە بە الحسنى بەو حەقێکەوە خوای گەورە ناردیتی هەتا دەیگەینیتە الحسنى. خوای گەورە دەفەرمی فسنيسره لليسرى. فسنيسره لليسرى زانایان بەو شێوەی لێچت دەنەوە ئەی نيسر له كل خير، واتە هەموو خێرەکی لە بۆ ئاسان دەکەین ونحبب إليه كل طاعة، هەموو طاعەتێکی لای خۆشەویست دەکەین ونفتح له أبواب المعروف، دەرگاکانی چاکەی هەموو لێ دەکەینەوە ونصده عن المنكر و هەروەها لای دەدەین لە منکەرات. تەماشاکەوە نەتیجەی چییە؟ فأما من أعطى واتقى، کەواتە لە دوای ئیمانهێنان بە الحسنى بەڕاستی ئەو بەخشینە دەبیتە مایەی ئەوەی
کەوا خوای گەورە سبحانه وتعالى دەرگا خێرت لێ بکاتەوە دەبی تەمای ئەوەی کەوا خوای گەورە بتپارێزی لە گوناه و تاوان ئیتر وەکو زانایان کە وەسفی ئەو پارە و پول و ماڵەی دەکەن کە لە بەردەستمانن کە بەڕاستی ناز و نیعمەتێک لەلایەن خوای گەورە پێمان بەخشرا بەو ناز و نیعمەتە هەر وەکو معلومە کەوا ژیانی دنیا کەوا ژیانێکی موقەت و لە ناوچووە هەم دەتوانین ئەو ژیانەی پێ بەسەر ببەین هەم ژیانە ئەبەدیەکەی ڕۆژە قیامەت کەوا لە بەهەشتە چاوەڕوانمان دەکە ئەوی پێ بکڕینەوە ئیتر هەر کەسێک لە ئێمە ئەگەر عاقڵ و زیرەک بین دەتوانین بەو پارە و پولەی کەوا بەخۆی شتێکی زائیل و لە ناوچووە ئەو حیاتە ئەبەدیەی بە فەزلی خوای گەورە پێ بکڕینەوە و تەماشا دەکەی لە قورئانی پیرۆز کاتێکەوە خوای گەورە باز لە پاداشتی خێر و چاکە دەکا من جاء بالحسنة فله 10 أمثالها ئەوەی کە چاکەیەک بکە ئەوە خوای گەورە دەفەرمی یەک بەدە پاداشت دەینەوە ئەوە وەکو قاعیدەیەکی عام بەڵام لە بەرامبەر بەخشین خوای گەورە چ دەفەرمی مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة والله يضاعف لمن يشاء والله واسع عليم كواتا دفرمي نموني أو كساني كوا ماليان دبخشن لبيناوي خواهي قورة سبحانه وتعالى وكو كمثل حبة وكو يقدنك جنميك أنبتت 7 سنابل أو دنك جنمة لباشوي كتانديان أنبتت 7 سنابل حفظ قولا جنمي لي بباشكت لهر قولا جنمي تشيش في كل سنبلة 100 حبة لهر قولا تشيش صدنك جنم هبي كواتا دكايك بتن حفظ قولو هريك صوتي تدا دكا حفصت او زالق الله واش خوي يقول والله يضاعف لمن يشاء خوي يقول سبحانه وتعالى اوي كبيوي لقدر نيتي او كسا كوا تند اخلاص تدا لقدر اوي كوا او بخشيني تند جيغاي غرتيا تند سود بخش بوا لبو او كسا كوا وري غرتيا او ليك بحفصتي زياده خوي يقول باداش داتو كوا ادناك يك بحفصته والله يضاعف لمن يشاء لبر او خوای گور واسع عليم خوای گور وسعته چی یک جار زوری هلا بخشش و عطا و علیمش خوای گور آگادار کوا چه مستحق بو پاداشته کدیار بدرزیک اشاره لبو مدای اخلاص او کسا کوا تن به اخلاص و بخشیتی ایت لبر او ک براستي بخشین کلیر د بابلن لخلال او دعاته لو من بديار كوت وتسندين اتي كجبران وكو في سبيل المثال ما هنا مانو تماشاك بخشين أوهم فضل نعمتي دنيا قيامتي ده هل الدنيا يا إخوائي سبحانه وتعالى درجة خير اللي ذكاته طاعات الله خوشويز ذكاء لجناه تاوان دت باريزي لباداش قيامت بلاي كم يك بحفصته يتك أو بخش زوريا طبعا الشيطان بالمرصاد لبو إنسان وانيا لو يا إخوائي يقول فرمي الشيطان يعدكم الفقر ويأمركم بالفحشاء شيطان يعدكم الفقر وعدەی ستان پێدا فەقیری یعنی هەر کەسێک دەوێ ببەخشی شەیطان دێ دەیترسێنی بە فەقیری مەبەخشە لەبەرەوەی فەقیر دەبی ئەوجا محتاج دەبی ئەوجا منداڵت ئەو هایان لێ دێ ئەوجا إلى آخره بأنواع وسيلة دەیترسێنی لە فەقیر بوون يعدكم الفقر ويأمركم بالفحشاء وفرمانتان پێ دەکا بە الفحشاء فحشاء چییە فحشاء القرآن بيروز بقشتي زيادة لبو فاحشة هاتية لبو بتايبتي لبو زنا بياخد أو جناه تاواناني كوا بفرج أنجام ددريتن أو زنا أو عمل قوم لوط أو اشتري كيا خوا بنام بدا بلام ليرة دا وكزانا دفن أغلب المفسرين دفن فحشاء ليرة دا لو آتا ويأمركم بالفحشاء أي يأمركم بالبخل سبحان الله شيطان يأمركم بالفحشاء أي يأمركم بالبخل فرمان تام في ذكاء ببخيلي بقرتشوشي برازيلي لو يوجد تماشا ذكي وكو سفيان الثوري رحمة خويلة بدفرمي إياكم وخوف الفقر إياكم وخوف الفقر أقادار بن لفقيري قد ما ترسين فإنه ليس للشيطان سلاح يقاتل به ابن آدم أشد من خوفه الفقر هیچ سلاحێکی شەیطان هەندە بەهێزتر نییە لە دژی ئینسانی مسلمان بەکاری بینی لەوەی کەوە دەیترسێنی بە فەقیری لەبەرچی لأنه إذا خاف الفقر کاتێکەوە ئەو کەسە لە فەقیری دەترسێ أخذ من الباطل طبعا کەسێک کە لە فەقیری بترسێ ئەو خەوفە دەفعی دەکا لە بۆ یەکەوە
ئەگەر لە ناشەرعی و لە حرامیش بی هەوڵدەدا پەیدا بکە نەخۆ فەقیر ببی ومنع من الحق و ئەو ترسانی تی لە فەقیری وای دەکاتەوە ئەو حەقی کەوا خوای گەورە داینایە لەسەری وەکو زەکاتێک دەری بکە ئەو حەقەش مەنع دەکاتن ئەوجا وتەکەلەمە بالهەوا لە بۆ ئەوەی کەوا پارە و پول بەدەست بینی کە ئەو زۆر لە فەقیری دەترسێ ئامادەیە بە هەوا و ئارەزوش قسە بکە بە ناحەق قسە بکە وظن بربه سوء الظن و هەروە گومانی زۆر خراپش بەخوای گەورە دەبا والعیاذ بالله بەڕاستی لەوەی گومانی خراپتر نییە ئەتو گومانی ئەوە بەخوای گەورە بێ والعیاذ بالله ئەو خودای کەوا ڕزقی فاجیر و کافر و منافق و دژمنانی خۆی دەدا ئەتو گومانی ئەوەت بیکەوە ئەتوی مسلمان لە برسان بمری بەڕاستی ئەوە سوء الظن بەخوای گەورە والعیاذ بالله کە ئینسانی مسلمان ئەسڵ و دائما حسن ظنی بەخوای گەورە بوانە لەبەرەوەی وەکو لە حەدیثە قوسەکەش وەکو پێ سەڵسنمان دەجێڕکەوە خی گەورە ئەنا عند ظن عبدی بی وانە خی گەورە دەفەرمێ من لە قەدەر ظنی عەبدەکەمە لە بەرامبەر من کوو ظن دەبە کەواتە بەڕاستی ئینسانی مسلمان نابی بە هیچ شێوەیەک گومانی خراپی بەرامبەر بەو خوای کە خەزائینی عاد و ئاسمانەکان ئیویە سبحانه وتعالى يحيى كري معاذ رحمة خوای لێوی دەڵێ دوو مصیبەت هەیە ئەوەلین و ئاخرین جویان لێ نەبووە لەو دوو مصیبەتەی گەورەتر هەبی دەربارەی ماڵ لە بۆ بەندەکەی ئەویش لەو کاتەی کە دەمری ئەو ماڵەی ئەو بەندەیە فعلا دوو مصیبەت تێداویش چییە يؤخذ منه كله ويسأل عنه كله سبحان الله ئەو ماڵەی هەمووی لێ وەردەگیرێ لەبەرەوەی هەمووی بەجێ دێلی هیچ لەگە خۆی نابە يؤخذ منه كله ويسأل عنه كله لە هەمووشی پرسیار لێ دەکرێتەوە سبحان الله هەمووی لێ وەردەگیرێتەوە لە هەمووش پرسیار لێ دەکرێتەوە جا تەماشا ئەو فەرمودەیە بکەین کەوا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەیهێنیتەوە کو نمونەیەک لە بۆ ئەو دوو کەسێک کەوا دەبەخشی لەگەڵ ئەو کەسێکەوە بەخیلی پێ دەکا کە حەدیثەکە مسلم و بخاری روایت کردن و امام احمد و امام ترمذیش اوشيان لفظ امام بخاري دفرمي عن ابي هريره رضي الله عنه انه سمع رسول الله صلى الله عليه وسلم يقول مثل البخيل والمنفق نموني او دو كسا شاكوا دبخشي وكسا شانكوا بخيله وكتيا كمثل رجلين عليهما جبتان من حديد من ثديهما الى تراقيهما وكدو بياو جبەیەک لە حەدید زانانەوە هەی لێکدەنەوە کە درعێکیان لەبەربی طبعا ئینسان تاوەکو خۆی بپارێزیتن لە دوژمن بە تایبەتی لە کاتی جەنگ و ڕوبەڕووبوونەوەدا زرەیەک و درعێک لەبەر دەکا زرەیەک و درعێک لەبەر دەکا تا خۆی پێ بپارێزی ئەوجا طبعا عادەتەن بدایەتی ئەو زرەیە هەر لەسەر سینگە تاوەکو دەڵێتن من ثديهما إلى تراقيهما لا سینجی هەتاوەکو تەرقوە ئەو ئێسکانەی سینجی سەر و سینجی دەکا ئەو جا دەفەرمی فأما المنفق كسي منفق كوا دەبەخشی لە پێناوی خوای گەورە فلا ينفق إلا سبغت أو وفرت على جلده سبحان الله ئەو درعی لەبەری دەکا لەوەی خۆی بێ بپارێزی وانێ ئیتر کەسێک کەوا دەبەخشی لە ماڵی خۆی لە پێناوی خوای گەورە سبحانه وتعالى هەرچەندی دەبەخشی ئەو زرێیە و ئەو درعە زیاتر لاشەیدا دەپۆشی حتى تخفي بنانه حتى سەرپەنجەکانی پێشیدا دەپۆشی هەر ببەخشی هەر زیاد دەکا ئەو درعە ئەو زرێیە هەر زیاد دەکا و هەموو لاشەیدا دەپۆشی حتى وەکو تخفي بنانه واتە حتى وەکو پەنجەکانی پێشی دەشاریتەوە سبحان الله نەکەر ئەو هەندە وتعفو أثره بەڵکو هەندە زیاد دەکا ئەو زرێیەوە کە ئەنەما لە دووی دەخشێ جێ پێیەکانیشی دەستەڕیتەوە سبحان الله یعنی زرێیەکەی کاتێک کەوا دەڕوا جێ پێشی دەستەڕیتەوە جەزانیان کوی لێک دەنەوە دەفەرمون واتە زرێیەکە هەموو لاشێدا دەپۆشێت طبعا کەسێک زرەی لەبەر دەکا لەوەی کەوا خۆی پارێزی لە دوژمنانی وانێ ئەو کەسە ئەو زرەی هەموو لاشەیدا پۆش کەواتە پارێزراوە لە شەڕی دوژمنەکەی هەندە دایپۆشت ئەو جارە لە دواشی دەخشێ ئەثەر و ڕۆیشتنی بابنێن ڕۆیشتنی پێیەکانیشی هەمووی دەستەڕیتەوە هیچ نامینێ ئەوە معنای چێ دەڵێن ئەوەش معنای ئەوەیە نەوەک هەر پارێزراو دەبی ئەو جارە لە شەڕی دوژمنەکەی کەوا شەیتانە و لە شەڕی شەیتان لە گوناه و تاوانەکان پارێزراو دەبی بەڵکو لە گوناهەکانی ڕابردووشی کە لە دوای خۆی بەجێهێشتە ئەویش دەستەڕیتەوە سبحان الله هەنمونەشی زۆر جوانە کەواتە هەم لە داهاتووی پارێزراو دەبی هەم لە ڕابردووشی
لقدر ويكوا دي بخشي هم لرابردوشي هموي دستريتو سبحان الله. وأما البخيل فلا يريد أن ينفق شيئا إلا لزقت كل حلقة مكانها فهو يوسعها فلا يوسع سبحان الله. طالما كسي بخيل كخوي لا بخشين رانه هنايا حتى دينارة شذا بخشيتن روحي لقدر دتي سبحان الله. أو درعائي تر هول ددا فراواني بك برامكو زانان دلين وكو أويا كمن غلت يداه إلى عنقه. هبث بالفعل خواهي سبحانه وتعالى أو نمونيما أو مصطلح بكاردينيت لسورة الإسراء لا تجعل يدك مغلولة إلى عنقك وانيا أو كسيكنا بخشي أو هدستي بسترا لملي ناتوين دستي خواه بكاتو لبرشي دربينو ببخشي سبحان الله. يتر دفرمون أو كسوكو دستي بسترا لملي أو زريش حتى أو دستي بسترا ودستي نتخوار ناتواني بيتخواري أو زريش يتر أو نابخشي فيرج نبو ببخشي هول ددا ببخشي ناتواني ببخشي كواتا كسي بخيل بوشيوية أو زاوكو لبران بركي بيان صلى الله عليه وسلم فرموي همو لا شيء دا بوشتي أو عورتي همو لو قوري والعياذ بالله. بخيلة تمشارك كسي بخيل لدنياج مذمومة لنا أهلي خير وأهلي شر كابرا ناس يشار إليه بالبنان كوا أو كست سندر رزيل بخيلة وانيا عورتي لو قوري سبحان الله. باريز راونية لقناه تاوان باريز راونية معرضة لبوها مو قناه تاوانك وبوشي ويتر هرچند ديوتن أو زريش فراوان نابي ولينا تخوارك واتا بوشي ولقناه تاوان باريز راونية ومضمونيش نيا لقناه تاوان بيشتريش خواهي قورو خوش بلا بروشتي شوي نكرده. لا فرموديش كعيني إمام بخاري وإمام مسلم رواتيان كرده إمام أحمد ونسائي وابن ماجه رواتيان كرده لفظ إمام بخاري بوشي ودفن عن أبي سعيد الخدري قال رسول الله صلى الله عليه وسلم إن أكثر ما أخاف عليكم ما يخرج الله لكم من بركات الأرض. أو كزور ليتان دا ترسيم أو كواخواي يقول سبحانه وتعالى بركاتي زويتان لبو دربيني. قيل وما بركات الأرض تي يا رسول الله بركات كاني زوي قال زهرة الدنيا قولي دنيا زالير دا وكزالان دا فرمون خوشكاني دنيا بيان صلى الله عليه وسلم باتي شبهان ديا بقول طبعا زيادة اللي يرد باز لباسي بارو بولا أو زاد فرمي زهري دنيا أو زهرية تفرم لو ناوي ليندريا زهرة خوشية كان بيان صوصا بوشو ناوي لنا صفتي قول سيا قول بوني خوشة رنجي جوانا وانيا رنجي شي جوانا بلام عمري كورتا ولا باشي خوشي بروبوم بيش كاش دكريه هر کەسێک سەبر لەسەر ئەو گوڵە بگریتن پەلە نەکاتن ئەو گوڵە سەبرا پاش ئەوەی کەوا دەگەیی ئەو جا سەبر بەروبوومی لێ بە پاش دەکەوی کەواتە ئەگەر بە جوانیەکە و بۆن خۆشەکەی هەڵ نەخەڵەتێ و پەلەی لێ نەکا ئەوە لە پاشان بەروبوومێکی زۆر چاکتر و بەردەوامتر لە بۆی بە پاش دەکەوی وانە ئیتر دەفەرمی بەو شێوێ ئەو جا پرسیار دەکەن یا ڕەسوول هەل یەتی الخەیر بالشەڕ يا رسول الله أخر أو خير يعني بروبومي دنيا باش خير شر لدوا داده دفر فصمت النبي صلى الله عليه وسلم بيدنبو حتى ظننا أنه ينزل عليه حتى وتصور ما كر كبيان صلى الله عليه وسلم وحي لو داده بزيتن هنده بيدنبو ثم جعل يمسح عن جبينه أو ذا باش بيدنبو نشيزور بيان صلى الله عليه وسلم نيوتواني بيروزي خوي دسريوه والله أعلم إشارات لويك لدوهي دابزيني وحي بيان صلى الله عليه وسلم دائما عارقي ذكر أو جا بهر حال دفرمي بيدنگ بولا باش بيدنگ بونا زور بيان صوص من نيتواني مباركي خوي سريو أو جا فرموي كا أو كسك واتازا برسياري كردو باشان أو جا بيان صوص فرموي لا يأتي الخير إلا بالخير براستي خير إلا خير إلا دواداده أو جا بلان بشيويك أو خير إلا دواداده كبزاني كوبكاري ديني إن هذا المال خضرة حلوة أو مالي دنيا كخواي قربيتان دبخشي خضرة حلوة كواتوكو زاركش باس ما كرديا هم رنجي سوزة رنجشي جوانيه تامي شي خوشة شيرنا كواتا لهوردو لان رنجو تاموا سنز راتشيشة أو مالا وإن كل ما أنبت الربيع يقتل حبطا أو يلم دلي لو جوجياي كوا بهاران شين دبي أو حاشا شروزنات أو
جان لبرو أو حيواناني كلي دخون يقتل حبطا أو يلم أجر نزاني لي بخوا زور بتماحو لي بخوا أو يقتل حبطا توشي أو حالتي دكوا باولين انتفاخي بيدك هندج يا دخوا هندج يا دخوا لحد خوي بدر يتردبي تماي أو كوا انتفاخ دكوا لآخري لتقيد يكجي كوات أو هرد إخوا بنيازي زياتر لآخري دي كجي أو زياد خوارنا أو يلم أجر نشي كجي خريك بي كجي الشر ذكاء إلا آكلة الخضرة إلا مجر هندق لوانا دخون بلام آكلة الخضرة وكزانا دفنون كوات لا قدر خوي دخوات نكهر زياد بخواكو أويدك كوا بي دواب كاتنو بي كجي حتى إذا امتدت خاصرتاها هندي دخواها تا بيتير دبيو بابلين خاصرة أو ديوي سروي زجيتي حتى أوكو هل دستي معناه تيربونا يتلدواء وكواتير دبي واز دينيتن استقبلت الشمس وازي ليه ديني كحد خوي خوار أو زادتي رادك شيء لبرامبر أو روجي فاجترت كاويج دكاتوا وثلطت وبالت كاويج دكاتوا صبر أوي كخوارديتي حلي دكا يعني عملياتي هضمي بسر هذه لمعيدة كاني كتار غرفيها أو زال لبلوبو مكي طبعا أو إسفادة كأيد كدبيت حاشاش رزم دبيت باشروك ودبيت ميزو فريد دات داري كواتا باش خوي خوار إتر أو زاتسو لبرانبر روج لديار روج لي راكشة كواتا أوي كإستفادة لويه أو هايكر أوي كبيوز بيبو لجسم امتصاص كلا أوي ديكاش وكو باشروك فريدا أو زا دفرمي أوي زيرك أو هذاك أوي ديكاش هندي خوات حتى خوي بيتقانت سبحان الله أو ذا بيصل دفن إن هذا المال حلوة من أخذه بحقه ووضعه في حقه فنعم المعونة براستي أو مالاش تشي جوان وخوشة أجر كسيك بحق خوي وري بقري لحق خوي زياتنا تجاوزنا كالبو حرام ووضعه في حقه لحق خوشي صرف كالبو براستي أجر هموش تيك برسيار يك برسياري اللي بكريتوا وكو معلومة مالي دنيا دو برسيار اللي ذكرت لشين دريت هنا لسش الصرف كر إتر بينصون تفهم أجل لحق خوي بدس هنا لحق خوشي صرف كر فنعم المعونة براستي تاكترين يا المتيدرة ومن أخذه بغير حقه أجل بغير حق خوشي وري بقري كان كالذي يأكل ولا يشبع سبحان الله حرام اللي قلتي قلبه فعلا تماشايبك هر دخوا وهرتي النبي حتى الآخر دي كوجي حتى الآخر دي كوجي إتر براستي خوا بنام أمداتن دير دا أو نمونة كلبو هنديك إنسان أو هندل الدنيا ولا مال دنيا وربقري هندي بيوست بيه باشانيش تفريغ بكا بيوستا أو هندي بيوست بيه بامتصاص بكا وكو حيوانك كوا في أنصاص نشان أويدك بيوست تفريغ بكا التفريغ نكا دي كوجي بيوست بي بخشيتو أوزا باش بخشين بس الشيء دبيت أو بخشينك ببيت معي رازبوني خواي قول سبحانه وتعالى تنخالك لو أنا الإنفاق مما تحب پێویستە لەوەی ببەخشیکەوە پێت خۆشە چیها ماڵ لەلات خۆشەویسترە ئەو ببەخشە لە پێناوی خوای گەورە لەبەرەوەی وەکو دەفەرمی لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون بر چاکەکاریە واتە نابنە ئینسانێکی ئەلبار واتە وەکو خوای گەورە دەفەرمی إن الأبرار لفي نعيم وانێ چێنە ئەوانەی ئەهلی بەهشتن الأبرار جمعی بار أو كسيكوا يعمل البر كواتا لن تنالوا البر أو بلو بابدس ناينن كوا ببنا إنسان شتاك كار تاوكو شاني أو ابن بسها بهشته حتى تنفقوا مما تحبون حتى وكو لوي ببخشن كوا بخوتان خوشتان دبي كواتا تماشا دكي تمالك لا تخوش ويسترا بيست أو بخشي أو نشاني بابرين إخلاص نشاني أو كوا رزامندي خواي جورد دبي نكبة بيتوانوا تمالك اللي زيادة وتمالك بكل كدنا أوي بخش بلا أويش ببخشة بلام أصلها لوي ببخش كواتشهات بيخوش ويستا وكل صحيح مسلم أبي ذر لما دجارته دفنمي قلت يا رسول الله أي الرقاب أفضل رقابك كواتا أواني كواتا بخشري لبيناي وخواي جورا كامي باشترا قال أنفسها عند أهلها وأكثرها ثمنا أنفسها عند أهلها واتلاي خاونكي شها لها موان زور بقيمة ترى
کەواتە چیها لە لای خۆی لە هەمان بە قیمەترە خۆشەویسترە و ئەکثەروها ثەمەنن لە قەدر و قیمەت و لە فرۆشتنیش لە بەهادا لە هەمووان زیاتر بکاتن ئەویان لای خوای گەورە لە هەمووی خۆشەویسترە. جاوەکو لە صحیح بوخاریشدا ئەنەسی کوڕی مالک دەجێڕێتەوە خوای لە ڕازی دەفەرمی ئەبوو تەلحە خوای لە ڕازی بی لەناو ئەنساریەکانی مەدینەی لە هەمووان زیاتر خاوەنی ئەوە بوو، باغ و باغاتی زیاتر بوو، بە تایبەتی خاوەنی دارخورمای زیاتر بوو. وەکان ئەحەب ئەموالیه ئیلەیه بەیڕوحا، خۆشەویستترین باغ لە باغەکانی ئەو باغە بوو کەوە پێی دەگوترا بەیڕوحا، منتیقەکە ناوی ئەو ناوە بوو. وكانت مستقبلة القبل مسجد كواتا برامبر مزگەوتی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم. پێغەمبەری صلی الله عليه وسلم دەهاتە ناو ئەو باغە، دەهات و ئاوی لێ دەخواردەوە کە دیارە ئاوی سازگاریشی تێدا بووە. ئیتر کاتێک ئاتە دابەزی لەن تەنال البر حتى تنفقوا مما تحبون، دەفەرمی ئەبوو تەلحە هاتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی یا رسول الله ئاتە دابەزی لەن تەنال البر حتى تنفقوا مما تحبون، خۆشەویستترین ماڵیش لای من ئەو بەیڕوحایە. سبحان الله، خۆشەویستترین ماڵ لە ناو ماڵەکانی خۆم ئەو باغەیە کەوا پێی گوترێ بەیڕوحا. ئەو جاوە ئینەها صەدەقەة لله، یا رسول الله شاهد بە کە من بەخشیم لە پێناوی خوای گەورە سبحانه وتعالى، ئەرجو برها وذخرها عند الله، ڕەجام وایە کەوا خوای گەورە سبحانه وتعالى پاداشتم بداتەوە و لە بۆم هەڵبگری لە لای خۆی. فضعها یا رسول الله حيث أراك الله، یا رسول الله دەیدەیە چێ ئەوەی کە خوای گەورە پێت دەفەرمی دایبینێ لەو جێگایە. ئیتر ئەو دەستی لێ هەڵگرت. ئەو جاتە فەرمی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بەخ ئەوە کەلیمەیەکە لە بۆ تەعەجوب بەکاردەهێنرێتن، کەواتە پێغەمبەر صلی الله عليه وسلم کەلیمەیەکی بەکارهێنا لە بۆ تەعەجوب، کەواتە فعلاً ئەوە جێگای سەرسوڕمانە کەسێک کەوە ببەخشی لە خۆشەویستترین ماڵەکانی کە هەیتی. ئەو جا فەرمووی ذاک مال رابح، بەڕاستی ئەوە ماڵێکە کەوا قازانج دەدا و خێری دایتەوە. یعنی بەعکسی مەفهومی خەڵکی، ئەو ماڵەی کەوا تیجارەتی پێدەکا، ئەو ماڵەی کەوا قازانجی مادی دەینتە دەستی، ئەویان پێی ماڵێکی زۆر بە قازانجە. بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ذاک مال رابح، بەڕاستی ئەو ماڵی کەوا زۆر خێر دەدا، ئەو ماڵەیە کەوا لە پێناوی خوای گەورە دەیبەخشی، ئەوە هەوا. ئیتر بەو شێوەیە وەکو نمونەی دیکە زۆرن لە سەحابە و لە تابعین کەوا چیان پێخۆش بوو ئەویان بەخشیە، چیان پێخۆش بە ئەوی مەسەن ئەو کەسێک کەوا شەکری زۆر پێخۆش بە شەکری بەخشیە. یعنی وەکو نمونە زۆر لە سەحابە و لە تابعین. ئەوە خاڵی یەکەم وەکو گوتمان پێویستە لەوەی ببەخشی کەوا بە خۆت لات خۆشەویستە و لات بە قیمەتە. خاڵی دووەم احذر ئافەتانی قەلبیەتان، پێویستە خۆت لەو دوو ئافەتە بپارێزی کەوا لەو ئاتە هاتیە. عكسي أو طبعا لو آتاتيا دفرمي ومثل الذين ينفقون أموالهم ابتغاء مرضات الله وتثبيتا من أنفسهم، كواتا خوای گەورە دوو صفەتی باس کردیا، ئەوانە ئەگەر بەو شێوەی ببەخشن لە پێناوی خوای گەورە سبحانه وتعالى، خوای گەورە بەخشش و پاداشتێک زار زۆریان دەداتەوە. لە ئاەتەکەش دوو صفەتی باس کردیا، یەکەم ابتغاء مرضات الله، بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورە بیبەخشن، ابتغاء مرضات الله وتثبيتا من أنفسهم، بەبێ تەڕەدد. تەثبیت عکسی تەڕەددەوانێ. طبعا بە چەند شێوەیەکی بە تەفسیر دەکرێت ئاەتە، بەڵام لێرەدا ئەو کە زانان تەفسیر دەکەن بەو شێوە تثبيتا من أنفسهم واتە بەبێ تەڕەدد. یعنی ئەگەر نەفسی تەڕەددی هەبوو ئایا 1000 دینار بەخشی یان 10,000 ببەخشی، تەڕەددەکەی قەتع دەکا و 10,000کەی دەبەخشی. يعني بەو شێوەی مجاهدەی نەفس خۆی دەکا و تەثبیتی نەفس خۆی دەکا. وەکو لە تەفسیرەکەی کەشاتی ئەوەیە کە بەو بەخشینەی خۆی ئیمانەکەی جێگیر دەکا، بەو بەخشینەی خۆی ئیمانەکەی جێگیر دەکا. کەواتە عکسی ئەو دوو صفەتە چییە؟ ئاگادار بین، ئەوش ئەوەیە لە پێناوی ڕەزامەندی خوا نەبی، واتە لە بۆ ڕیایی بی والعیاذ بالله. لە جیاتی ئەوەی تەثبیتا من أنفسهم ئەتوو تەڕەددت هەبی، ئەرێ ببەخشم یان نەبەخشم، نخير نابي تردد تابي بيوستا حسمي بكي وتثبيتي بكي ببخشين تثبيتي بكي جيجيري بكي قرار كان دائما. إذن هر كسك بوضو صفة ببخشي تفهمي كمثل جنة بربوة، وكو باغي شهبي أو باغي لزيقاتي برز بي أصابها وابل، أو باغش أو زا وابل يشي بيتسري، وابل واتا باران يشي بخوري بيتسر، فآتت أكلها ضعفين. تفهمي لنتيزي ئەو بارانێکەوە هاتە سەری دوو بەرامبەر پادە ئەوەی بداتن، بەروبووم بدا دوو بەرامبەر. یعنی ئەگەر باغێک
ئەگەر باغێکە بی لە غەیری ئەو ڕەبووی لە جێگای دیکە بیتن ئەگەر بڵێن یەک بە دە ببڕی ئەویان یەک بە بیست دەبڕی سبحان الله ئاتت ئوکلەها ضعفين فإن لم يصبها وابل فطل خو أجر بارانش بخورشي لنا دا فطل أجر رجينا بارانش بيتسري أو عندش كافي لبويك أو برو مبدا أو ذا خوي يقول فني والله ما تعملون بصير أو كلير دام بستا تيا واذا كاتن كوا باداش للبتدوقات عملي قلبية براستي أو يشتيا بإخلاص وكاتك واذا بخشي هر كسيك بإخلاص وبخشي وتثبيتا من أنفسهم وأو تردديك هيتي دائما وكوتمان لبين دينارك ودو دينار أو دواميني دبخشي يكسر زيادة كي دبخشي وتثبيتي دكا تفرمي هر كسك أو دو صفتي تدابي دائما بروبومي دوقاتا للاين خواهي قوله سبحانه وتعالى كواتا آقاداري عكسي أو بين آقاداري وين خوانا خواستا كوا بإخلاص ونبي وآقاداري أوج من بتردد وبين بتماي دينارك يعني دو دينارك ببخشي نا دائما تو داني زوركي ببخشا لاني زوركي ببخشا زلير دا تماشا دەکەی یعنی هەتا پێش هەموو شتێک دەربارەی ئیخلاص وەکو ئاتێ لە سەرەتادا باسمان کرد کەوا خوای گەورە باسی کرد پاداشتی بەخشین لە پێناوی خوای گەورە یەک بە 700 ئەو جا زیاتریشە وانە بەڵام لە بۆ چێ لە نهایەتیا کە دەفەرمی والله واسع علیم خوای گەورە ئاگادارە بۆی کەوا چێشیانی ئەو پاداشتەیە دەبی بە ئیخلاسەوە بی ئەگە بە ئیخلاسەوە نەبی بەکەلک نایە بەکەلک نایە وەکو لە نقطەی پاشەوی باز دەکەن ئەسڵەن ئەگەر شتی دیکە هەیە لێی بێتە جێ بەتاڵی دەکاتەوە نەک بە 700 هەر بەتاڵی دەکاتەوە هیچی نامینێ جا لێردا ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێبی هەندێک نمونەی هینایەتەوە لە بۆ ئیخلاص یان کەسێکەوە ئیخلاصی هەیە لە بەخشینەکەی وەکو چ دەفەرمی علامەتەکەی أن لا يجد في نفسه استثقالا للذام عند تطويله الجلوس عنده أكثر مما يجده في المادح بەچ بەدیار دەکەوێت ئەو کەسە لە بۆ خوایان لە بۆ خوای نییە بۆی بەدیار دەکەوێت ئیمام غەزالی دەڵێ کەسێک هەیە مەدحی دەکا کەسێک هەیە زەمی دەکا و گلەی دەکا ئەو کەسە لە لای وی ئەوەی مەدحی دەکا و ئەوەی کە زەمی دەکا وەکو یەک بن یعنی ئەگەر کەسێک لە کنی دابنیشی سەعاتێک لە کنی دابنیشی بەس گلەی لێ بکە پێی زۆر نەبی هەر وەکو پێی خۆشە کەسێکەوە مەدحی دەکا یەک سەعات لە دیاری دابنیشی نە ئەوەی پێ زۆر خۆش بی ناویت کەش دڵی پێگرانی وەکو یەک بیلەکنی ئەوە دەلیل لەسەروی لە بۆ خوای بەخشیە نە بە مەدحەکەی وی دڵی خۆشە نە بە گلەیەکەی ویش دڵی سەخلەت دەبی و پێی ناخۆش ئەوە یەک وأن لا يجد في نفسه زيادة هزة ونشاط في قضاء حوائج المادح فوق ما يجد في قضاء حاجة الذام يعني بالضبط كسك وقليل إذا كسك ومدحي دكا هادو كان إيشان بيها أجر أو لبو خوايبي ئەگەر لە بۆ خوای بی ئەو ئیشانێکە کردیتی هەر وەکو بە پەرۆشەوە ئەو کەسێک کە مەدحی دەکا کاروبارەکەی لۆ جێبەجێ دەکا بزەبت لە بۆ ئەو کەسێک کەوا گلەیشی لێ دەکا بە نەفسی نەشاتەوە بچیتن هەمان ئیشی لۆ ئەنجام بدە ئەگەر سستیەک لە ئیشەکەی هەبوو بەرامبەر بۆ کەسێک کەوا گلەی لێ دەکا ئەو دەلیل لەسەرەوەی کەوا خەلەلێک لە ئیخلاسەکەی هەیە و چەندی شتی کە هەر عینی مهمیان لێرەدا کە ئەوەی کە باسی دەکا ئیمامی غەزالی کەواتە ئەو کەسە ئەوەی کەوا مەدحی دەکا لەگەڵ ئەو کەسێکەوە گلەی لێ دەکا لەکنی وەکو یەک بن ئەوە علامەتی ئیخلاص ئەگەر هیچ فەرقێک لە بینیان هەبوو لە ناو دڵ و دەرونی ئەوە بەڕاستی دیارەکەوە خەلەل هەیە لە نیەتی ابن القیم ڕەحمەتی خوای لێبی دەفەرمیتن دەربارەی ئەو ئاەتێک کە تازە خوێنمانەوە تەثبیتە من ئەنفوسهم و هەروەها ابتغاء مرضات الله دەفەرمی ئەگەر هەر کەسێک نەجاتی بوو لەو دووەی ئەوە باب العكس وتسي أحدهما طلبه بنفقته محمدة أو ثناء أو غرض من أغراضه الدنيوية دڵێ پێشەموشتێک ئەوە بیکەوە لە بۆ خوای بی واتە نەجاتی بی لەوەی کەوە بەو نەفەقە و بەو بەخشینەی مەبەستی ئەوەی کەوا مەدحی بکرێ مەبەستی ئەوە بیتن کەوا ئەو کەسەی کەوا پێی بەخشێ سوپاسی بکە باسی بکە مەدحی بکە بە چاکە کە دەڵێ بەڕاستی وهذا حال أكثر المنفقين زۆربەی ئەو کەسانی کە دەبەخشن ئەوە حاڵیانە و خاڵی دووەمیش ئەویش ئەوەیە ئەو تەڕەدودەی هەر کەسێکەوە لە پێناوی ئەوەی کە دەیەوێت ببەخشی تەڕەدودی هەیە ببەخشی یان نەبەخشی وەکو ئەو دەڵێتن هەل یەفعل ئەم لا ئەویشیان بە چ تەثبیت دەکرێت بۆی کەوا فعلا دائما زۆرینەکەی هەڵبژێریتن وەکو وتما ئەگەر تەڕەدودی هەبوو لە بینەوە یەک ببەخشیان دوو بەخش با دوو ببەخشی
ئەگەر مەبەستی شەیطان ویستی خەلل بێختە ناوی خەڵک سوپاس دەکەیان ناکە بازوو ئەو تەمەی بڕەوێنتەوە بە چ بە مەبەستی ئیخلاص و تەثبیتی بکاتن بۆی کەوا تەنها لە بۆ خوای گەورەی سوبحانەه وتەعالا. ئیتر لێردا عینی بزڵ دەوهادێ دەڵێ ئەگەر بێتمە بابنێ تەڕەدودی لەوە هەبووکەوە 1000 بەخشیان 2000 با 2000 ببەخشیتن تاوەکو ئیشکال لەوەی نەبینێ. خاڵی سەیەم لە پاش ئەوەی کەواوەکو وتمان یەکەمیان ئەن تونفق مما تحب، دووەم خۆت لەو دوو خاڵە پارێزی لە ڕیایی و هەروە لە تەڕەدود. خاڵی سێم البعد عن المن والأذى، خۆت بپارێزی و دوورکەویەوە لە منەتکردن و لە ئەزیەتدان. طبعا منەتکردن و ئەزیەتدان خوای گەورە سوبحانەهو وتەعالا دەفەرمێ هەر بەتاڵی دەکاتەوە. يا أيها الذين آمنوا لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى. يا أي كومري باورداران أصلا صدقات بخشينتان بطال مكنوا بتي بالمن والأذى بمنت كردن بأزيدان كمنت كردن وأزيدان كوا لشيء وهالدخولة تبرو كاتكتوا بإذن إخوائي جورا لا واني ده هاتو دين وخزمة أو بابته وزيادة الروين دكينوا. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب